بەڵێ پیرۆزبایی جەژنی نەورۆز لە کەسوکاری سەربەرزی شەهیدان لە پێشمەرگە قارەمانەکان لە خەڵکی کوردستان و دەڤەری ڕاپەڕین بە شێوەیەکی تایبەت و بە پێویستی دەزانم لەم یادەدا هەم پیرۆزبایی و دەستخۆشی لە هێزەکانی ئاسایش و پۆلیسی هات و چۆ بەرگری شارستانی دکتۆر و کارمەندانی بەڕێوەبەرێتی گشتی تەندروستی ڕاپەڕین کارمەندانی شارەوانی و ئاو و کارەباکە بە شێوەیەکی بەردەوام لە کار و جێبەجێکردنی کاری ڕۆژانەیاندان بە مەبەستی بەردەوامبوونی خزمەتگوزاری بۆ هاوڵاتیان و بە پێویستی دەزانم کە لە ڕێی کەناڵە بەڕێزەکەتانەوە بۆ یادی نەورۆز و هاوشەوەی ساڵانانی ڕابردوو کە خەڵک بۆ گەشت و سەیران لە ڕۆژی 21 سێدا سەردانی دەرەوەی دەکرد بۆهۆی ئەو بارودۆخی کە هاتوۆتە پێشەوە و مەترسیەکانی ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان کە خۆشبەختانە تاوکو ئێستا لە دەڤەری ڕاپەڕین بەباشی ماوەتەوە هیچ حاڵەتێکی تێدا تۆمار نەکراوە دیارە ئەوەش بە جوهدی تەندروستی و ڕێنمای تەندروستیەکان و دام و دەستگا ئەمنیەکانی ئەو سنوورە بووە بۆیە داواکارین کە هاوکار و پشتگیری و پشتیوانمان بن لەوەی کە بەیانیش لە ماڵەکانی خۆیاندا بمێنەوە و نەبنە هۆکاری ئەوەی کە قەرەباڵخی دروست ببێ و گرفت و سەرێ شەش بۆ دام و دەستگا ئەمنیەکانمان دروستکەن لە سنوورەکەدا لەبەر ئەوەی کە ئەو بڕیاری قەدەغی هاتو چۆکە دراوە تاوەکو کاتژمێر 12 ڕۆژی 23 مانگ بەردەوامی هەیە و هەر کەسێک سەرپێچیکە بە دڵنیاییەوە تونترین ئیجراعاتی یاسای لە بەرامبەردا ئەنجام دەدرێت بۆیە داواکاریمان لەوەیە کە خەڵکی سنوورەکەمان لە چەند ڕۆژی ڕابردوودا هاوکار و پشتیوانێکی زۆر باشی جێبەجێکردنی ڕێنمایەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی تەندروستی بووە بە هەمان شێوە بمێنەوە لە ماڵەکانی خۆیاندا و تاکە ئامانجی ئێمە لەو ڕێکارانەی کە گیراوەتە بەر پاراستنی سەلامەتی هاوڵاتیانە و پاراستنی سەلامەتی هاوڵاتیان لە لای ئێمە لە هەموو شتێک گرنگترە ومێ دەکەین کە لە چەند ڕۆژی ئایندەدا بارودۆخەکە ئاسایی ببێتەوە و گەشت و سەیران و چوونە دەر و ئەوەش لە بەردەماندا کاتێکی زۆرمان لە بەردەمدا دەتوانین قەرەبووی بکەینەوە